بسم الله الرحمن الرحيم. أمرو يازده دنگماندا بە کاندیدەکان بۆ ئەنجومەی نوێنەرانی عراق هیوادارم وەکو وا پێدەچێ و زۆریشان گوت کە ئەمجار هەڵبژاردنێکی پاکە دوور لە دیزاین و دەستکاریکردن. هیوادارم بەو شێوەیە بێ و ڕاستیەکەی خەڵک کە تعبیر دەکات لە ئیرادەی خۆی لە دەنجی خۆی لەسەر هەموو ئەوانەی کە دەتوانن دەستکاری بکەن پێویستە خۆ بپارێزن لە دەستکاریکردنی ئیرادەی خەڵک بۆی خەڵک ئەوەی کە دەردەچێ ئەنجامەکەی فعلەن هەڵقوڵاوی عەقڵ و قەناعەتی خەڵک بێ. خەڵک و میلەت مافی خۆیەتی بە 4 ساڵ جارێک دیارە لێرە عورف وایە لە هەندێک شوێن زیاتریشە نوێنەرانی خۆی هەڵبژێرێ بۆ چ پەرلەمان وەکو لەسەر ئاستی هەرێم چ بۆ ئەنجومەی نوێنەران. ئەو نوێنەرانە دوایی تاوان تعبیر دەکەن لە ڕای هەموو خەڵک و جەماوەرەکە بۆی هەر کەسێک دەستکاری دەرەنجامەکان بکە مانایوە دەستکاری ئیرادەی هەموو خەڵک و جەماوەرەکەی کردووە و ئەوش وا دەکات کە خەڵک زیاتر دڵسارد بێ نائومێد بێ و دوور بکەوێتەوە لە پرۆسەی سیاسی کە بەداخەوە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا وا بووە 170 خەڵک 75 خەڵک کاتێککە نەهاتۆ بۆ دەنگدان بایکۆتی کردو مانەوە قەنەعەتی نەماوە. هیوادارم ئەم جارەوانە بێ و لەمە دووە لاپەڕێکی تازە هەڵدەینەوە و بەتەکید ئێمە چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان چ لەسەر ئاسی عراق بێجگە لە تەبایی پێکەوەیی و کاری هەرەوەزی و ڕێز لە یەکدیگرتن هیچ شتێکی دیکەمان بە کەڵک نایە و زۆر باسی تەبایی دەکەین بەناغەی تەبایی بریتێ لە وەگیەکی دادگەری بێفەرقی. هیوادارم ئەو چەم و مەفاهیمانە لێن خۆماندا قوڵکەینەوە بە تایبەتی ئەوانەی کە لە ئاستی بەرپرسیارەتی لە ئاوا میدیا پرسیاریەوە مەیە ئەگەر هاتو ئەنجامەکان بەدڵی ئێوە نەبوو بایکۆتی پەرلەمانی عێراقش دەکەن وەکو پەرلەمانی کوردستان یا خودنا منا مەسەلە ئەوە نییە ئەنجامەکان بەدڵی ئێمە نەبێ گرنگەوەیەش پرۆسەکە بە پاچی بەڕێوە بچێت. ئەگە پرۆسەکە بە پاچی بەڕێوە بچێەوە تێبینی قانونی و تێبینی واقعیمان لەسەری نەبێ دەرەنجامەکەی هەرچی بە پێڕازین گرنگ بە پاچی بەڕێوەچوونی پرۆسەکەیە. جەنابی مامۆستای بنکەیەکی VIP هەیە لە شاری هەولێر بۆ سەرکردە سیاسیەکان و بەرپرسانی حکومی چۆنە جەنابتان ناچنە ئەو بنکەیە بۆ لەوێ دەنگ نادەین؟ وەڵاهی من لە هەموو شتێدا هەر خۆماڵیم یعنی خۆ خەڵکی زیان ناکەمەوە. ئێمە 4 ساڵ هەموو شوێی ئەنجومەی نوێنەرانی عراقم کرد هەر لەو شوێنە سواردم کە خەڵک لێ سوار دەبوو ئەوانەی کە دەچوونە شوێنی VIP و ئەوانە لەبەرەوەم نەبوو تۆزە پارێک زیاتر دەدەینیانە هەر پێم خۆشنە خۆ لە خەڵک جیاکەمەوە هەر سروشتم وایە. ئەحمەدم پلانەری کەناڵەش بەسەر ڕۆژ ڕابردوو فازل میرانی گوتبووی کە مامۆستا عەلی باپیر پەشیمانە لە قسانێک کە کردبووی دەربارەی حکوومەت و ئەو پرۆژانە کە کراون. ئایا هەر بۆ فعلی جەنابتان پەشیمانە؟ وەڵاهی من کاک فازڵ دۆستایەتیەکی دوورمان هەیە قەدیم پێم خۆش نە وەڵایم دەمەوە گەرنە کاک فازڵ ئەو قسەی لەکوێ هێنا منەوە زیندوم و من عادەتم نییە بەڕاستی قسەیە بکەم تا تەواو دڵی خۆم لەسەر ساغ نەکەمەوە کاتێک دڵی خۆم لەسەر شتێک ساغ دەکەمەوە ینی ئاسمان و زەوی خۆلێک دەلی نامە خوار و عادەتی من دیارە و گوتومە و چێ بژۆڵێ مە ناژۆڵێ نەوەڵا نا هیچ ئەسڵان هەر دوای ئەوە من هەر هیچ جوابی کەسیشم نەدایەوە بەزە من بەڕاستی و برادرانم پێ عەجایب بوو یەکیان قسەی دەکرد جارێک 2 3 جار دوای هیچ کە قسەی دەکرد دوای شێ قسەی دەکرد خۆی ئەوە نیشانەی بێهێزی بوو. ئەو مەخلوقانەی کە بێهێزن گەلە کۆمەچی دەکەن سەر پێکەوە دەنێن ئەمە یە قسەم کرد بۆ بڕابەوە ینی زۆریش ئەوە نەبێ بڵێ زۆری مەبەستەوە ینی هەر قسەیەکم کرد بوو تعبیرم لە واقعەکە کرد بوو ئیدی پێویستی بە هەموو خۆمەشەوەشێ نەدەکرد نا ئەوەی کە فازڵ کوێتی ئەسڵ و ئەساسی نییە. وەڵاهی دەبێ بزانین پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت دەرەنجامەکەی چۆن دەبێت ئەو کاتە بڕار دەدەین تا ئێستا ڕابردوودا بەڕاستی کۆمیسیۆن نیشانی پرسیاری لەسەر بووە و قسەشمان لەگەڵ کردوون و بەتایبەت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هی پێشتریش ڕاستیەکەی بەڵام هیوادارم ئەم جارە کەس تێبین لەسەر کۆمیسیۆن نەبێ بۆ کۆمیسیۆنیش وا سەربەرزێ بۆ خۆشمان وەکو خەڵکی عراق بەگشتی و خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی وا سەربەرزەیە کە ئێمە دامەزراوەکانمان پاک بن چاک بن خەڵک لیان ڕازی بێ لە دەرەنجامەکانیان ڕازی بێ و قەناعەتی پیان بێ. مامۆستا قسەی تۆ بۆ سەرجەم لەوانە سیاسیەکان بۆ قۆناغی دوای هەڵبژاردن بۆ ئەوەی بە یەک تیم گەڕێنەوە بەغدا. بەڵێ واتن جەناب ڕەنگە بێشی وشت خوار بێ وەڵام من پێم وایە دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردنیش دەبێ هەروە بێ بەڵام بەداخەوە لە بانگەشەی هەڵبژاردندا تێپەڕانی زۆرم بینی
کە شتێکی خراپ بوو یعنی بەتابەت لە نێوان هەردوو حیزبی حکومڕاندا تێپەڕاندنی زۆر وشە و تعبیری زۆر بریندار کرد کە دوایی ناخۆشە خەڵک دوا چۆن پێکەوەدا دەنیشێتەوە. من پێم وایە پێش هەڵبژاردن دوای هەڵبژاردن دەبێمە بزانین ئێمە میلەتێکین لە وڵاتێکداین هیچ چارمانی دەبێت پێکەوە مدارا بکەین پێکەوە بسازین و نابێت هیچ کەس تەماعی ئەوەی بێ خەڵک هەمووی وەکو ئەو بێ دەبێت و خەڵکت وەکو خۆیان قوبوڵ بێ بەڵام دەبێت بگەڕین بۆ خەڵە هاوبەشەکان هیوادارم لە داهاتوودا دوای هەڵبژاردنەکە ئەنجامەکەی هەر شتێکی بێ هەڵبژاردنەکە بە پاچی بەڕێوە بچی ئەنجامەکەی هەر چێکی بێ هەموو لا پێڕازی بن و بیر بکەینەوە خاڵە هاوبەشەکان. سەبارەت بە بایکۆتی پەرلەمانی کوردستان وەکو کۆمەڵی دادگەری لەسەر هەڵوێستەکان بەردەوامن وڵا گومانی تێدا نییە بڵێ بەردەوامی لەبەرەوەی کە دوایی لایەنەکانی دیکەش هیچیان دڵیان بۆ پەرلەمانە خۆش نەبوو کە لەسەر بناغی تەزویر و دیزاینکردن بنیات نرابوو هیچیان دڵیان پێ خۆش نەبوو بۆ پەرلەمانەکە وەکو هەر لە وڵەوە گوتمان نەکەوتە سەر پێ و من داواشم کرد لە بۆنەیەکدا گوتم هیوە داواکارم کە هەڵبژاردن بکرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان وابێ کە هەموو لە قەنەعەتمان پێی بێ بە دەرەنجامەکەی بێ.